جاوات هۆمان هێنایە دەرەوانەیە وتمان ئەبێ لە دەرەوە بیبینم پیشانی ئێوەی بین. کاک عەلی ئەمە مواصفاتی چییە؟ ئەمە مواصفاتی حربی مسرە بەڵێ وهو وەکو پێم وتی کوڕی مەجک مەگرفە داچی مارکە ئەسپەشی معروف و دیارە ئەسپەشی معروف و دیارە مواصفاتەکانی ئەوەیە و شتەکانی وەکو تەمەنیش تەمەنی 3 ساڵە تازە تەمەنی 3 ساڵە لە چەند ساڵی وەلای خۆت بوو کاک عەلی؟ 2 ساڵی وەلای خۆمە لە 2 ساڵی وەلای خۆتە؟ 2 ساڵی وەلای خۆمە ئێستاش 3 ساڵە 3 ساڵە ماشەڵڵا پێوەی دیار نییە ماشەڵڵا گەورەتر دیارە مەبەستم لەوە کاک عەلی ئەمە وتە سواریشی پێ ناکەی دڵە نایە سەبرە ئینشاڵڵا زەختی لێ ناکەم سەبرە فێر دەکەم هێشتا فێرم نەکردووە هێشتا فێر نەکراوە هێشتا فێر نەکراوە یعنی بەکەڵک ناوی بێتە دەرەوانە بۆ سواری ما ئێستاوی بچ ساری حەستی بات عاسمان بۆ فێر نییە بێ فێری بکرێ دەڕ بکرێ بەس نازڵیە بیتۆ بەس نازڵی بەس نازڵی بۆ دەرەوە ماشەڵڵای لێبێ زۆر جوانە ئەمیشەر وەکو خواردن وتت ئەو خواردنی تایبەتە عیلاجێکمان هەیە کە بەکاری هێنن بۆی عەزەڵە پێیا بکات بۆ عەزەڵە و بۆ مرتاعی بۆ قژ و بۆ هەموو شتی ئەمە مقەویە بۆ ئەسپەکە قژیشی جوانە ئەو پێی ناخۆشە دەست بۆ سەری ئەو پێی ناخۆشە من دەستی لێ بە نەبە تۆ هەموو کەس پێی ناخۆش دەست بۆ سەری بێت یعنی ئەسەر پێی ناخۆشە کاک عەلی گیان ڕۆ لاوە تۆ نەتسێ ئەوە چی بوو؟ تەماشا قژیکە لەولای قژە وەرە ئەمە بۆ جانە ئەمە بۆ قژەکەی چییەکەن کاک عەلی ئاوازوان ماوەتەوە جانە وڵات و ڕەبوو ئەوە چکە تو نەناسی ئەوە بڕێک حساسە باشە خۆ ئەو بەس بیخوین لە خوای ڕا بیخوین نەجەوەسەکەوە ئەوە بیخوین بیخوین ئەوە شەقی دابین لێرەی ئەوە بیخوینە سەبرە وەسە لێ بڕۆ هیچ مشکلێنێ کاک عەلی ئەمە قژەکەی بۆ جوانە چی بۆ بەکارێنن وەڵڵی زەیت و زەیتیشی بۆ ئای چۆن زەیتی خۆی تایبەت هەیە ئای چۆن وەڵڵا خزمەتی چاکی هەیە ئای چۆن من هەموو خزمەتی قژم ناکەم کاک عەلی ئەو هەموو خزمەتی ناکەم تۆ ئاوە خزمەتیە ماکەی ئەوە خزمەتی منە واکەم هیچ شتێ ناکەم بەس ماشەڵڵا زۆر جوانە